ئەمڕۆ لە دەشتی هەولێرین لەسەر یەکێک لەو پرۆژە گاوداری و کشت و کاڵیانەی کە کۆمپانیای وزەی ئاسمان هەستاوە بە دیزاینکردن و دامەزراندنی. توانای ئەم پرۆژێ بریتیە لە 50 حیسان کە دەکاتە 37 کیلۆوات، دەتوانێت تاوەکو نزیکە 150 ئەمپێر کارەبا دابین کە بۆ بەکارخستنی بیری ئاوی ئەو شوێنە. ئێمە لە کۆمپانیای وزەی ئاسمان یەکێک لەو بۆ سێکتەر و بەشانی کە زۆر گرنگی پێدەدەین کە بە شێوازێکی هەندەسی و بە شێوازێکی ڕێک و پێک جێبەجێ بکەین، بریتە لە کەرتی کشت و کاڵی، پرۆژەی کشت و کاڵی و ئاژەڵداری. بۆیە ئەگەر ئێوەش پرۆژەیەکی هاوشێوەتان هەیە، پرۆژەیەکی کشت و کاڵی یاخود ئاژەڵداری، پێویستێکی تایبەتی کارەباتان هەیە، دەتوانین هەڵسەنگاندن و دیڕاسەیەکی زۆر وردیان بۆ بکەین کە بتوانین پێویستی کارەبا ئەو شوێنە پڕ بکەینەوە، بە تایبەت بۆ ئەو بەڕێزانەی کە لە دەوروبەری هەولێر لە دەشتی هەولێر کێشەی کەمی کارەبایان هەیە، بتوانن لە ڕێی سیستەمی وزەی خۆرەوە کارەبای پێویستیان بۆ پرۆژەکانیان دابین بکەن.